لەگەڵ بارینی یەکەم بەفری زستانی ئەمساڵ دیارە خەڵکێکی زۆر ڕووی لە ناو بەفر کرد کە زیاتر لە ناوچە شاخاویەکانم بەفرەباری بوو. لە هەندێک ناوچە لە هەرێمی کوردستان دیارە ڕێژەی بەفرەکە زیاترەوە تا ئێستا ماوەتەوە پێشتر لەم شەپۆرەش هەندێک بەفر تێدا باری بوو. یەکێ لەو شوێنانە سنوورەکانی حاجی عومەرانن کە هەندێک ناوچەی گەشتیاری تایبەتیشی لێیە لەو ناوچانە. پەیامنێر مانازاد و مەراوەی ڤیدیۆکی بۆ ئامادە کردوین لەسەر ئەوەی کە خێزانەکان دەچنە ناو بەفرەوە، هەندێک یاری تایبەتی خۆیان دەکەن بە تایبەتی ئەمەی کە دروستی دەکەن بە بەفر شێرە بەفرینە. با بینێ لێم ڤیدیۆ بین دواتر دەگەڕێنەوە لاتان. والله لە هەولێر بەفر نەباریە، پرسیارمان کرد گوتیان لە حاجی عومەران بەفر زیاتر باریە. ئەوجا لەگەڵ خێزانەکەم لەگەڵ مندارەکەم هاتینەوە ئێرە تەمەشامان کرد عالم دێتە ئێرە لە بۆ گشتیاری بەفر زۆر باریە لە خوای بە زیاد بێ. گەمەیمان کرد لەگەر ئەو خەڵکەی و ئەو عالەمەی هاتینەوە لەو خۆشی. هەندێک عایلەی عەرەب هاتینەوە لێرە ئەوەش تێکەڵمان کرد لە گەریان و گەمەیمان کرد و جەوەی خۆش لە خوای بە زیاد بی. دوو-سێ ساعەتەکە و جا ئەگەڕێنەوە هەولێر دیساندا هاتینەوە لێ. ڕاستی تەماشا دەکەم سەیارەیە، یعنی جار بە جار دەرەجەی حرارەی کێمتر دەبی. گەیشتمێرە -5 لە خوای بە زیاد بی. لە هەولێرەی دەرچووم 8 حرارەی 8 بووە. وەڵا هاتیمە لە هەولێر هاتیمان دەکە و منداڵەکان گەما دەکەن لەگەڵ بەفری ئەو تشتانە و جەوە خۆشە. ئینشەڵڵا هەر بەردەوام بی ئینشەڵڵا لەسەرمان ئەو بەفر بارانە خۆش. وەڵی فەرقی گەلێک زۆرە لە کنمان بەفر ناباری لەو تشتانە. لێرەش ئەمانیشەیە خۆشە لۆ گەشتیار هەموو جگەرێک جوانە. بەڵێ جوانە، زۆر جوانە. لۆ منداڵەکانیشە گەما دەکەن تەماشای بکە چەند جوان دەگەما دەکەن.